تقریبا بە 180,000 دلار 18 دەفتەر دروستکرا. ئەوەش کە مافورەکە پێک هاتیە لە زێر مرواری ئەسلی محیت و مەرجان. پێشوەخت پێشەچی بەخێراتتان دەکەم. ئەو مافورە 4 ساڵ پێش ئێستا لە سەداوەکاری تایبەتی بەڕێزێک دروستمان کرد کە درێژیەکەی 2 مەتر و نیو بە مەترێک و نیوە. تقریبان 484 پارچە زێری عیار 18 بەکار هاتیە. 721 تنێک ئەوەیە مرواری محیت بەکار هاتووە کە باشترین شێوە نەوعی مرواریە. تقریبان 381 پارچە بەردی حەدیدی سیرەمیک بەکار هاتیە. مەرجان 150 پارچە مەرجان بەکار هاتیە. فەیروس 13 پارچە پێکاتیە. عقیق 150 ئەوە 13 پارچە عقیق و 3 پارچە فەیروس لەگە 3 پارچەی زیوی ئەترافیشی نەخشندراوە بە ئەڵماسی مۆزانایت. لە وڵاتی ئێران دروستکراوە لە 33 ڕەنگ پێک هاتووە بە ساڵە کوسێمە واتە 12,000 سەعات دروستکرایە بە گرێدانی 2,930,000 گرێدان گرێدرایە. تقریبا بە 180,000 دلار 18 دەفتەر دروستکرا کە ئێستا کە زەر بوویتە 2 قات داوای 4 دەفتەر و معاملەش دەکەن.